بینەرانی عزیزم سڵاوتان لێبێت ئەمڕۆ لە بەردەوامین لە بەرنامەی دووجار بیر بکەرەوە و پرسیاری ئەم جارەشەوەی ئایا هەڵبژاردننی پەرلەمان تەرازوی هێزی لە هەرێمی کوردستاندا گۆڕی بەر لەوەی بچمە لای پرسیارێکێک لەو خوێندکارانە کاگاریان پێت وایە گەر بە بەڵێ و نەخێر وەڵامم بیتەوە پێت وایە ئەم هەڵبژاردنە سەردەمی 50 بە 50 بەڕێ کرد سەردەمی بە 50 بە 50 بەو معنایی کە لە 92 هەبوو دەمێکە بەڕێکراوە بۆ نوعانیە 50 بە 50 بەڵامەوە تا بەرپرسێکی پارتیاڵە سەردەمی لەتکردنی سێوەکە لە ناوەڕاستدا کۆتایی بەڵێ بەستم لەوەیە دەبێتەوە کۆتایی هاتوو بەڵام ئێستا دیسان مفاوەزات و تشکیلی حکومەتی نوێ دەریەخە ئەگەر پارتی وێشێتی بە تەنیا تشکیل بکەنەوە و ئەساس و ئیتفاقی استراتیجی دووبارە بە هەندێک گۆڕانکاریشەوە هەرکەنەوە ئەوە چ پێ دەڵێم بکەنەوە ئەساسی پێکهاتنیان ڕەنگە نزیکیەک هەبێ لە ئەوەکانیان جارێ معلوم نییە پێش ڕوودا و ناتوانین بکەوین بەڵام جاری پێشوش بۆن لە هەڵبژاردنەکانی 2009 بە هەمان شێوە بینیمان کە یەکێتی و پارتی سێوەکەیان لە ناوەڕاستە بەدەر لەوەی ئەم چەند مدیر عامی بەرکەوتووە ئەم چەند وەزارەتی بەرکەوتەوە بەڵام بە براوبەشیان کرد و سێوەکەیان لە ناوەڕاستدا کرد بە دوو لە تۆ بۆ خۆیان ئەم جارەوە ئەبێ پشت بەسن بە ئیتفاقی استراتیجی ئێستا مەطروحە لەلایەن هەردوولاوە بۆ جۆرێک لە پیاچوونەوە جارێ معلوم نییە کەواتە یەکێک لەو کارە گرنگانەی ئەم هەڵبژاردنە گۆڕی بێتی ئەوە نییە کە ئەو سەردەمەی بەڕێ کردووە چیتر پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت ئۆپۆزیسیۆن پشتگوێ بخات ئەگەر دوو پەیوەندی بەوەیە چەند هێزە چنە ناو حکوومەت خۆ بە نسبەت پارتی دیموکراتی کوردستان و بزانێت ئێستا کە داوا ئەکات و لەگەڵ ئەو تەوەجوهەیە کە بن کە فراوان بێ حکوومەتەکە خۆی تایە زەرمەندەوەکو حیسە چونکە هەتا شەریکی زیاتر بێ حیسەکەی خۆی کەمترە بێتەوە بۆ خەڵکی تری بدا بە شەریکانی تری بدا بەڵام بە شێوەیەکی گشتی ڕەنگە بەو مەفهومە دیسان چاوەڕوان بین هەتا بزانین لە چەند حیزب پێک دێت حکوومەت ئەو وەختە بڕیاە دەرێکایە بەڵام محاسەسە دەمێنێ بە جۆرێک فەرموو وەیلان خان بەڵێ من ناوم وەیلانە خوێندکاری قۆناغی چواری کۆمەڵناسیم لە جامای سلێمانی من کۆمەتێکم لەسەر قسەکانی کاگاریانە ئەگەر بتوانێت جوابم باتەوە سپاسیەکەم بزوتنەوەی گۆڕان لە 4 ساڵی ڕابردوودا ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە ئۆشارکردنەوەی خەڵکدا کاگاریان لەسەر چ بنەمایەک ئەڵێ گۆڕان دروشمی ئەی گۆڕینی بەرز کردوتەوە و لە کاتێکا هیچیشی نەگۆڕیوە ئەگەر چی گۆڕانە دەسەڵاتی شانە بوو بێ نەیتوانی بێ هیچ بگۆڕێ لایەنی کەم و خاڵ و گەندەڵیانەی ئاشکرا کردووە کە پێویستی بە گۆڕان هەیە زۆر سپاس مەبەستە ڕوونا کاک محەممەد بەڵێ کاک بڕوای من هەمیشە ڕێی شخصی خۆم بووە کە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەی ئۆپۆزیسیۆن بەگشتی لە کوردستان بە ضرورەت و بە تەتەور و پێشکەوتنێکی دیموکراتیمان زانیوە و پشتیوانیشمان لێ کردو پێمان وابووە هەمیشە وەیلان خان ئەوە تەکمیلی مەشهدی دیموکراتی کوردستان و دیمەنی دیموکراتی کوردستانەکە بەڵام من پێم خۆش بوو ینی حەزی ئێمە وابوو کە بزوتنەوەی گۆڕان لە نەتیجەی انشقاقێکی حیزبی دروست نەبێت بەقەت ئەوەی ئۆپۆزیسیۆن نەگەر بزوتنەوەی گۆڕان ئۆپۆزیسیۆن لە کوردستان لە نەتیجەی نتایجی انتخابی دەرچێت ینی 4-5 حیزب بچنە انتخاباتەوە بەرنامەیەکیشان بباتەوە حکومەت تشکیل کا بەرنامەیەکیشی دیکان ببێ بە ئۆپۆزیسیۆن 4 ساڵی تر پێچەوانە بێتەوە ئەگەر ئیرادەی خەڵک وای خواست بەڵێ سپاس دکتۆر کاگار ئاریان لە قسەکانی پێشووتریا و ئێستاش دووپاتی کردەوە ئەڵێت گۆڕان بە تایبەتی و ئەو حرەکەی معارەزەی کە لە کوردستان بوونی هەیە بەگشتی هیچیان نەگۆڕیوە بەڕێی من ئەم قسانە زۆر بێ بوونەمای ئەمە ینی لەگەڵ ڕێزم بۆ قسەکانی کاگاریان ینی ئەمە خەڵکی کوردستان شایەتن لەوەی کە کاریگەری بزوتنەوەی گۆڕ بۆ لە گۆڕینی پرۆسی سیاسی ئەگەر هەر لە سەرەتاوە هەڵبژاردننی ئیختیاری ئۆپۆزیسیۆن بوون ئەوە بەسە بۆی کە بتوانێت مۆدلێکی نوێ لە حیزبەتی بێنێتە دی ئێمە زانین لە 92 تا 2009 هیچ حیزبێک ئامادە نەبووە بێبەش بێ لە کێکی دەسەڵات بەڵام گۆڕان توانی ئەو شێوازە لە کاری سیاسی بێنێتە ئاراوە کە ئۆپۆسیۆن دروستکە و ئۆپۆسیۆن یەکێکە لە پایە گرنگەکانی دیموکراسی لە هەموو دنیاە کە بەبێ ئۆپۆسیۆن زەحمەتە بتوانرێت حکوومەتێکی کارە یاخود دەسەڵاتێکی فەرمانڕەوای باش بێتە ئاراوە بۆیە یەکەم گۆڕانکاری کە بزوتنەوەی گۆڕان ئەنجامیدا دروستکردنی مۆدلی حیزبی ئۆپۆسیۆن بوو لە ناو پەرلەمان کە پێوترێ ئۆپۆسیۆنی پەرلەمانی دووهەم کاری بزوتنەوەی گۆڕان هێنانە پێشەوەی کۆمەڵێک دەموچاوی نوێ کۆمەڵێک گەنجی بۆ کاری سیاسی ئێمە زانین لە نیوەی سەدەی ڕابردووەوە نخبەی سیاسی لە کوردستان هەمانە و نخبێن کێسا لە دەسەڵاتان گۆڕان لە چوارچێوەی کاری خۆیان توانی بەشێک لەو
من ناڵم هەمووی توانی بەشێک لەو وەچانە بگۆڕێت کۆمەڵێک گەنجی نوێ کە خاوەنی بڕوانامەن خاوەنی شارەزایی کەسی لێ هاتون بخاتە چوارچێوەی کاری سیاسیەوە کە بۆ خۆی منەمە بە سەرکەوتنێکی گەورەی بزوتنەوەی گۆڕانی دانێم خاڵێکی تر گۆڕانگەر بچێتە دەسەڵاتەوە بتوانێت ئەو بەڵێنانەی بە دەنگدرانی داوە بیباتە سەر بەڵێ بەس ڕێم پێ بە بۆیە تاویکەم کە گۆڕان چی گۆڕی گۆڕان ترسی شکاند ئێمە زانین بە بۆنەی ڕێکەوتنی استراتیژیەوە لە نێوان ئەم دوو پارتەیە هیچ کەسێک نێتوانی ڕەخنە بگرێ بارگای حیزبەکانە سووتێنرا ئەوەی ڕەخنەی بگرتە تیرۆرەکرا یا بەشێکیان ئەگیران و ینی فەزای کاری میدیای ئازاد زۆر کەم بوو و فەزای ڕەخنەگرتن کەم بوو گۆڕان توانیەوە ترسە پشکێت خەڵق ئێستا بە ئازادانە بە بێەوەی بترسێت لەم دوو هێزە دەسەڵاتدارە توانێت ڕەخنە بگرێتواتە گەر گۆڕان وایە خەڵکەر بەو ترسنۆکی ئەمایەوە کە تۆ باسیەکەی گۆڕان یارمەتی دەری خەڵق بووبووی بتوانێت بە ئازایانە بڕیار بدا من ناڵم خەڵق ترسنەوە بەڵێ کاگاریان ئەمەوێت لەسەر ئەو قسەی بۆستم ئێستا کۆمەڵ ئاماژەی بە کۆمەڵێشتدا ئەڵێت بزوتنەوەی گۆڕان ئەمانی گۆڕیوە کاکەیادگار من ئەڵێ و خەڵکات وای کردووە و خەڵکەت بێری پەیدا بکات بۆەوەی دیفاع لە مافەکانی ئەوانە فەزلی بزوتنەوەی گۆڕانینەوە فەزلی دیموکراتیە فەزلی فەزای دیموکراتیە دروستبوونی بزوتنەوەی گۆڕان و غیری گۆڕان و تیاراتی ئیسلامیش دیسان ئەوانە شەر بەرهەمی دیموکراتین یعنی تۆ بە معادلەیەکی بەسیط سەیری کە لە هەر وڵاتێکە انتخابات حاکم و غير حاكم تحديد كالولاتا بطبيعتي حال شوار حزب شنو انتخابات دواني بون مندرج شنو بنا حكومه دوانه كيتربي ببنا اوبوزيسيون يعني قوراني اوبوزيسيونيتي دروس كل كردستان بل كنا نتائج انتخابات والبجارني خويا يعني بويا مسلكا بيم وايا اجا ديمقراطي لكردستان او بلغاني هن بو وي كقوران كاري دروس كردو ما تشي يعني ما تناقصن حقيقتي يعني همي بلغي اون كايادغار كفضائي شي ديمقراطي ساغلم وسلامت لكردستان هي دستي قوراني ثانيه دستي اوبوزيسيون ثانيه هميان برهمي او فضا ديمقراطيا دروزبوني قوران دروزبوني حرككاني دروزبوني صحافي آزاد رادر برين حر أمانة هموي برهمي ديمقراطيين بشرية بوشي هزاران صال خباتي كدو بوي ديمقراطي بيبا سيستم وموديلي باو چون كهرباء دستێکی لەم مەسەلەیە نەبووە ئۆپۆزیسیۆن بەرهەمی دیموکراتیە خۆی دروستکەری دیموکراتی خۆی بەرهەمی مەسەلەکەی نەک بڵێ گۆڕان ئۆپۆزیسیۆنی دروستکەیەوە ناکرێت بڵێ گۆڕان ئۆپۆزیسیۆنی دروستکەی بێ بڵێ سیستەم و فەزای دیموکراتی لە کوردستان معارزەی دروست کرد وەک چۆن حکومەتیشی دروست کردووە سەحافەی ئازادیشی دروست کردووە و جمهوری هۆشیاریشی دروست کردەوەش گرنگە من پێم وایە پرسیاری زۆر پێداگیری هەر بۆ پێش لە دوو خولی هەڵبژاردن کاڵ بۆ نمونە لە 2005 بۆ ئۆپۆزیسیۆن نەبووە تا گۆڕان دروست نەبوو لەبەر یعنی پرسی آخر پێ دەڵێ مەڵم بەرهەمی ئەوەیە خۆ من ناڵم بەرهەمی دیموکراتیە بوو لە 2005 دروستی کا درەنگتر دروستیەکە یعنی گرنگ ئەوەیە هەمومان بەقەناعەتی من ئەو دیموکراسی کاگاریان باسیەکە ئەو دیموکراسیی تەندروست نییە دیموکراسی لە سیاست ئەزانی تعددێتی سیاسی لە دەرهاوێشت و بەرهەمەکانی لاوازەمی دیموکراسیان وای کرد کە دیموکراسیێکی بەهێز دروست بێت لە کوردستانە و ئەو دیموکراسی و باسیەکە بە خێری حیزبەکەی ئەو زمینەی کە پارتی وەکێتی بەڵێ ئەو زمین ینی خۆشیان ئەو زمینەی من پێوانێمان هەتا ئەو زمینێژ من قبوڵم نییە بوترێ ئەو زمینە دیموکراتیەش پارتی وێشێتی دروستیان کرد من ئەوشم قبول نییە نەخێر ئەم میلەتە خەباتێکی دوور و درێژی کرد لە وەختێکا کە ڕاپەڕینی کرد و حکمی خۆی کەوتە دەستی خۆی ئیرادەی ئەو خەڵکە بوو کە قەراریە ئەم وڵاتی دیموکراتیانە بەڕێوە بچێت بۆیە پارتیێکێتیش بەرهەمی و دیموکراتیە بەڵێ زۆر بە کورتی یەکەم ئەم دەستکەوتانە زۆر جار بەداخەوە ینی بەداخەوە کە حیزبێک یا دوان بۆ خۆیانی قۆڕقەکە من ڕێک عکسیەوە دەڵێ بەڵێ ئەم تۆ باسیەوەکی کەمە بەرهەم یەکێتی پارتی بەرهەم یەکێتی نەخێر بە عکسەوە کەسێک خەباتی کردووە خوا بمبورە وتم ئەسڵەن قبوڵم نییە پێی بوترێ بەرهەمی پارتی وێکێتیە نەخێر بە عکسەوە وتم دووهەمیان ئەو دیموکراسی ئەو باسیەکە خێریەکێتی و پارتی نییە لە کوردستان بە پێچەوانەوە من قەناعەتم وایە کە ئەوان کاریان لەسەرەوە کردووە کە مەودای دیموکراسی لە کوردستانە لاواز کرێ ئەوە خۆگری و خۆڕاگری هێزە ئۆپۆزیسیۆنەکان بووە و بە تایبەتیش بزوتنەوە ینی گەر ئەوان بیان توانی بیان نەیان ئۆپۆزیسیۆن دروست بێت دێمە وڵات کاگەرن گەر ئەوان بیان توانی باە بە قسەکەی تۆ بیان توانی بە وەکوەوەی کە ڕێگرن لە دیموکراسی و بەر و دیموکراسی بوون و دیموکرات بوون نەیانە هێشت ئۆپۆزیسیۆن دروست بێت ینی ئۆپۆزیسیۆن وەکو عەرە بەڵێ غەسبەن عنهم دروست بووە بەڵێ ینی بەڵگەکان زۆر وازەحن بۆ نمونە ئەمان هێزێکیان قبول نییە کە بیرکردنەوەیەکی جیاواز و لە دەروی ئەوان بێت من نمونەت بۆینەوە ئێمە لە ڕووداوەکانی حەڤەی شوبات پێش حەڤەی شوبات دوای حەڤەی شوبات بینیمان چەند کەڕەت هێرش کرا سەر ئۆپۆزیسیۆن چەند کەڕەت تاوانی بەرامبەر کرا ئەو پارەکەمەی کە لە بودجێ حکوومەت یاریێمی کوردستانە
وەریەگەیت بڕا لە دووهۆک و هەولێر بارەگەکانی ئۆپۆسیۆن سووتێنران هێرش کرا سەریان هێرشی ئەلامی یاخودۆی کە پێوترێت پرۆپاگەندەی ئەلامی بە شوێشی بەردەوام لەسەرم هێزانە بوون بەردەوام دیعایەکی زۆریان لەسەر کراوە بەردەوام خەڵکیان نان بڕاو کراوە ئەی ئەمانە بەڵگەنین بۆوانی کە ئەمانە نانوێت هێزێکی ئۆپۆسیۆن هەبێت ناچارم دەستبەرداری پرسیارەکانی خۆم بم بۆەوەی زۆرترین خوێندکار و قوتابی عزیز لێرە پرسیار بکەن فەرموو کاک محەممەد پرسیارەکەمەوەیە کە دیارە بۆ کێ بوو بۆ دکتۆر ئاریان بەڵێ دیارە ئەم بابەتە پرسیاری بەڵێ لە دکتۆریەکە لێ تێکسوون بەڵێ کاکاریان فەرقی نییە دیارە ئەم بابەتە ماستەری هەیە ڕەنگە لە مستەقبەلە بێ بە دکتۆریش بەڵێ کاکاریانی بەڕاست دیارە ئەم بابەتە پرسیاری زۆر لە خۆ دەگری بەڵام بۆ ئێوەش و بۆ بینەرانی بزدێڵم زیاتر بەس من کاکاریان لە قسەکانی دە زیاتر زەختی لەسەرەوە کردەوە کە پارتی وەکوی هێزی یەکەمە و گۆڕانیش ئێستا لە ماڵبژاردنە پێشدا وەکو هێزی دووەمە و یەکێتی شێژی سێەمە ئایا دەتوانێت پارتی بەتەنیا حکومەت دامەزرێنێ یاخود خۆی خاوەنی بڕانەکانی خۆی بێت بەڵێ سوپاس دەکەم کاک عومەر بەڵێ کاگاریان بێگومان من وتم یەکێک لە دەرەنجامە بەڕایی من باشەکانی ئەو هەڵبژاردنەوە هەڵبژاردنەکانی پێشوشەوەیە کە هێزێک بە تەنیا ئەوەندەی نەهێناوە بتوانێت حکومەت تشکیل کا بۆیە ئێتیلاف و دروستکردنی حکوومەتی برابەشی و بەشداری بەڕای من لە خزمەتی پێشکەوتنی دیموکراتیە لە کوردستان بۆیە پارتی بە تەنیا ناتوانێت تشکیل کا بێ کاگاریان بە قسەی خەڵکە ئەمە پارتی دیموکراتی کوردستان ئەتوانێت بەبێ یەکێتی و بەبێ سێلایەنەکەی ئۆپۆسیۆن حکومەت پێک بێنێ لەگەڵ کورسیەکانی کەمینە و ئەوانەی من ئەوەندەی لە پارتی تێگەم هەرگیز مغامرەیەکی وا ناکات چونکە مەسەلە تەنها کۆکردنەوەی دەنگی پێویست نییە بۆ دروستکردنی حکومەت بەقەت ئەوەی بێ حکومەتە تشکیلکەی تەمسیلی ناوچە جیاجیەکانی کوردستانی تیابێت زۆر سپاس فەرموو کاک عومەر خالید زانکۆی سلێمانی زانسەڕامیان تۆزێک لە مایکەکە نزیک بیسەوە عومەر خالید زانکۆی سلێمانی زانسەڕامیارەکان پرسیارم بۆ دکتۆراکۆوەیەکە هەروەک دەبین ئەگەر زۆر بۆ تشکیلکردنی حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم خولە یەکێک لە ئەگەرەکان کەوەیە کە پارتی دموکراتی کوردستان و یەکەتی نیشتیمانی کوردستان هەروەکو جارەکانی تر بە یەکەوە حکومەت تشکیلکردنیان بە هاوکاری هێزەکانی تر پرسیارە ئەگەر بەڵێ ئەگەر وا هاتەکەوە کە ئەم دوانە دیسانەوە حکومەت تشکیلکردنەوە بە یەکەوە و بزنەوەی گۆڕان بخەنە لاوە بەڕای دکتۆراکۆ وا باشە چی بکە بزنەوەی گۆڕان مەبەستت گەشت و هەنگاوی داهاتووی چییە بێ زۆر سپاس کاکاروخ زۆر سپاس دەکەم کاکاروخ بەڵێ دکتۆر بەڕای منەوە سیننارویشی قورسە چونکە هەر خۆی یەکێتی بەرپرسانی یەکێتی باز لەوەکەن کە جارێکی تر یەکێتی بە بێ هێزە ئۆپۆسیۆنەکان بەشداری لە حکوومەتان نەکە لە حاڵەتێکی واشە کامیان سینناریۆیەکی قورسە پێکێنانی حکوومەت بەبێ پارتی یان بەبێ بە ئەو دوانی کە باسی کردوتی یەکێتی و پارتێگەر حکوومەتێک بێک و تشکیل کەنجارێکی تر وەکو پێشوو ماوەی ڕابردوو خۆیان پارتی دیموکراتی کوردستان لە بەیاننامەی مەکتەبی سیاسیانە داوای پێکێنانی حکوومەتی بنکەفراوانەکەن ئێمە ئەگەر بەشداریمان پێ نەکرا یاخود دەگەر ڕێگان نەدرا یا هەر شێوازێکی تر بێ ئێمە هیچ کێشێکمان نییە ئێمە 4 ساڵی ڕابردوو ئۆپۆسیۆن بووین 4 ساڵی داهاتوش ئۆپۆسیۆنە بین ئۆپۆزیسیۆن بوون بە کارێکی شەرفمەندانە و کارێکی سەرکەوتویە زانین ئەوە نییە کە زۆر تا مەزروی دەسەڵات بین هەر بێ بچینە دەسەڵات بەڵێ دکتۆر بەڵێ کاکار بەڵێ کارۆ حەسەن کاگاریان لە جوابی ئەوەی کەوتی ئەگەر پارتی دەرکەی ئەم حیزبانە حکومەت دروستکەن وتی حکوومەتێک نابێت کە ئیدارەی سلێمانی تەشکیلیکە خۆ قسەکەی زۆر جوانە پارتی ناکرێت دەرکرێت لەمە بەس کاگاریان ئەی بۆچی چەند ساڵە هەموو لایەنێک دەرکراوە یەک بنەماڵە حکوومەتیان تەشکیل کردەوە لە کۆی 4 پۆستی سیادی 3 پۆستیان یەک بنەماڵی ئەمە ناوەنەی چی زۆر سپاس کاگی براهیم بەڵێ کاگاریان هیچ کەسێ لە پارتی بە ناوی بنەماڵەوە حکم ناکە ئەوانەی جەنابەت باسییانەکەی کاکە کارۆخجان ئەوانە یەکیان سەرۆکی حیزبەکەی یەکیشان جێگری سەرۆکی حیزبەکەی یەکیشان ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکەی ئەوە مەسلەیەکی ناوخۆی ناو پارتیە لە بنەماڵەکەەوە بە ناوی بنەماڵایەتیەوە کەس نەهێنراوە پۆستی بدرێتێ پاشان حیزبێ کردوونی بەوە کە دەنگی هێناوە کەواتە پشت بەستور بە دەنگی خەڵک و پشت ئەستور بەو پلۆپایە حیزبی کە هەیەە ئەوانە بوونەتە کار بەدەست لە حیزبەکانی تریشا کەم تا زۆر ئەوە هەیە ناکرێ ئێمە ڕەخنە بسوتنەوەی گۆڕان بگرین بڵین بۆچی کاک حەمەتۆڤی ڕەحیم ئەندامی سەرکردایەتێ و زاوای کاک نەوشیروانن بەخەباتی خۆی بووە بەوە ناکرێت ئەندامی سەرکردایەتیمان نییە نازانم ئەندامی چییە و ناوتان لێ ناوەخرەوە گۆڕیتان شتەکان بەڵێ گۆڕیمان بەڵێ کاگورایە لەقتان کرد بە مەکۆ دایم بەهادین پەیمانگای تەکنیکی سلێمانی پرسیارەکەم بۆ دکتۆراکۆیە ئایا ئێوە بزودنەوەی گۆڕان کە هەمیشە سیاسەتی پارتیتان پێ هەڵە بووە ئایا لە ئێستادا ئەتوان حکوومەتیان لەگەڵ دروستکەن زۆر سپاس
پرسیارێکی گرنگە و پرسیاری خەڵکیشە کاک بۆتان بەڵێ ئێوە لە لێدوانی بەرپرسەکانتان لە دەستگاکانی ڕاگەیاندنتان بەڕاست و چەپ باش باستان لەوە کردو ببوورە کاک بۆتان نەبۆتان خان بەڵێ ئیشی ئێمە یاخود بەرنامەی سیاسی بزوتنەوەی گۆڕان بۆ چاکردنی کەم و کورتیەکان بووە بۆ نەهێشتنی گەندەڵی بووە بۆ نەهێشتنی دادپەروەری بووە و کاتێک کە بزوتنەوەی گۆڕان لە ماوەی ڕابردووە نەیتوانیوە ئەو بەرنامەی بێنێتە دی لەبەرەوە بۆ لە ئۆپۆسیۆن نابووە بۆیە هەچ هێزێک لە کوردستان ئەو بەرنامە سیاسی بزوتنەوەی گۆڕانی بۆ چاکسازی قوبول بێت ئێمە ئامادەین لەگەڵ حکومەت پێک بێنین و بچینە حکومەتەوە واتە خاڵی ئەساسی بۆ ئێمە خاڵی جەوهری بۆ بزوتنەوەی گۆڕان قوبولکردنی بەرنامەی سیاسی و پاکێج و پرۆژەکانی بزوتنەوەی گۆڕان بە نەفەسی ئۆپۆزیسیۆن بوونەوە ئەچنە ناو حکومەتەوە ئەگەر بچن ئێمە لە ناو پەرلەمان چیمان کردو لە ناو حکومەتی ژەواکەین واتە لە ماوەی ڕابردووە لە ئۆپۆزیسیۆن بوون کارەکانمان چی بۆ بە هەمان شێوەش لە ناو حکومەتەواکەین ئەگەر لە پەرلەمانە ئیشی پەرلەمانتارەکانی ئێمە بریتی بوو بێ لە بەرگریکردن لە مافەکانی خەڵق بە دڵنیاییەوە لە حکومەتی ژوەزیر و کاربەدەستانی ئێمە توایە و کاتە بۆتان بچێتە سەر بۆ نمونە 5 وەزارەت لەم حکومەتە وەرگرن و باس ڕخنە لە 5 وەزارەتەکەی مەسەلەکە ڕخنەگرتن نییە لەناو ئەنجومەنی وەزیرانە ئیشەکەین بۆی کەم داواکانی شەڵەکە بن ناو ئەنجومەنی وەزیران سوپاس دەکەم فەرمووەتان خان سوپاس بۆتان ئەحمەد لە بەشی ڕاگەاندنی پەیمانگەی تەکنیکی سلێمانیەوە پرسیارێکم بۆ دکتۆر ئاکۆ هەیە ئەڵێم لە ڕابردووە گۆڕان ئەرکی وشارکردنەوەی خەڵک بووە ئەگەر ئەم جارە گۆڕان نەچێتە حکوومەتەوە هەر ئەرکی وشکارکردنەوەی خەڵکە بێ یان ئەرکی چیترێ زۆر سپاس دەکەم دەروون خان بێگومان سپاس بۆ پرسیارەکەی بۆتان خان ئێمە لە ماوەی ڕابردووە بزوتنەوەی گۆڕان ڕۆڵێکی ئیجابی هەبوو لە وشارکردنەوەی خەڵقە لە ئاشکراکردنی گەندەڵیەکان لە ئاشکراکردنی کەم و کورتیەکان توانی زۆر شت بە خەڵق بناسیێنێ کە پێشووتر لای خەڵق شاراوە بوون مەسلەی بوجە مەسلەی نەوت مەسلەی سیستمی حکومڕانیارەکەی دابڕێژمەوە بە شێوەیەکی تر بیکەم ئێوە خۆتان یەکلا کردووەتەوە کە هەر ئەبێ بچنە حکوومەتەوە نەخێر زۆر دوواتە 4 ساڵی داهاتوو چیەکەن یعنی ئێمە 4 ساڵی داهاتوو جارێک لەسەرەوە ساوکە ئایا بەشداری ئەەکەین لە دەسەڵاتە یاننا ئێمە چینە دەسەڵاتەوە بۆ ئەوەی ئیش بۆ خەڵقین ناچینە دەسەڵاتەوە بۆی خۆمان دەوڵەمەند کاگاریان ئێمە ناچینە دەسەڵاتەوە بۆی تا هەتایە لە دەسەڵات مێنین بۆی کە بەڵێ کوڕەکانمان ناخین کە چوینە دەسەڵاتەوە تا مردن ڕێگا بۆ کوڕ و کوڕازاکانمان خۆش ناکەین کە لە دەسەڵاتە مێنێتەوە ئێمە ناچینە دەسەڵاتەوە بۆی دەوڵەمەند بین پارەمان هەبێ گرێبەسینەوە بقینە گیرفانمانەوە بە ملیارەها دۆلار بۆ خۆمان خەرجکەین ئێمە چینە دەسەڵاتەوە خزمەتی خەڵک نەمانتوانین ئەوە بکەین ناچینە دەسەڵات کاگاریان یەکێک لە احتیمالەکانەوەی بزوتنەوەی گۆڕان لە دەرەوەی دەسەڵات و لە دەرەوەی کابینەی حکوومەت بێت پێت وایە 4 ساڵی داهاتوو بەم نەهجەی ئێستا بەردەوامە بن یان ئەگەر بەردەوام بن گۆڕان بەڵێنێکی انتخابیەوە بە ناخیبەکانی خۆی پێیوتون دەنگم بنێ ئەچمە دەسەڵات ئەو وازەحە خۆ لە بیرمان نەچێت تۆمانێکی بەسەرات تێپەڕیوە ئەبێ بزوتنەوەی گۆڕان ئەمین بێ لەگەڵ ئەو بەڵێنەی کە بە دەنگدەرەکانی خۆی یاوە هەوڵی جددی با بۆی بچێتە دەسەڵات بۆی داخوازەکانیان جێبەجێکەوەکو خۆیان دەڵێن چونکە پارتی دیموکراتی کوردستان سەدان بەڵێنی دا و نێبردوتە سەر نە ئەجا باسی گۆڕانەکەین باشە باس پرسیارەکە لە من بوو منیش باسیەکەم بەسەر باسی ئێوەیە بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوەی بچێتە حکومەت تشکیلکردن کاکە یادگار میکانیزمی خۆی هەیە تۆ ناتوانانی ئەمە لە نوکتە ئەچێت تۆ بڵێ من ئەچمە دەسەڵات بەڵام لە هەمان کاتە ئۆپۆزیسیۆنی شەبم من هەندێک لە کاگاکۆ لە برادرانی تری بزوتنەوەی گۆڕانیش لەو شەوانایە گوێم لێ ئەبێ باز لە دەوری پەرلەمانتارەکان دەورێکی PSPN زۆر سەیرە یعنی دەوری پەرلەمانتار ئەوەیە بە تەکید ڕقیب بێ بەسەر ئەدای حکوومەتەوە ئەم ڕقابەیە لە زمانی ئەو لیژنانە دروستە بێت میکانیزمەکەی ئەو لیژنانەیە کە لە ناو پەرلەمانە دروستە من لە وەزارەتی ڕۆشنبیری لیژنەیەکیش لە پەرلەمان هەیە ناوی لیژنەی ڕۆشنبیریە ئەو لیژنەی ڕۆشنبیریە سەرپەرشتی و مراقبە ئەوی ئێماکە بەڵام تۆ ئەرکی معارەزەیی بە ئەندام پەرلەمانێک بە کوتلەیەکی پەرلەمانی بسپێری کە شەریکە لە حکوومەتە ئەمە جگە لە نوکتەیەکی سیاسیی تر نییە کاگاریان دەروونخان فەرموو من ناوم دەروونە خوێندکاری ئامارم لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی پرسیارێکم بۆ مامۆستا ئاکۆ هەیە بەڕای ئێوە ئەگەر هەر سێلانەکەی ئۆپۆزیسیۆنی یەک بگرێ یەکێتی ئەبێتە لانێکی یەکلایکەرەوە بۆ دەسەڵات سوپاس کاکەژار سوپاس بۆ دەروونخان بێگومان وایە یعنی ئەگەر گریمانەی ئەوە بکەین کە پارتی لەلایەک و ئۆپۆسیۆن لەلایەک بێت بڕیاری یەکێتی نیشتمانی کوردستان یەکلایکەرەوە بێ وڵە
بەڵێ سوپاس دەکەم هاوڕێیانم هیوادارم کۆنتترۆلەکانتان حاضرکەن بەس کەس دەست بە دەنگدان نەکات تا من ئاگادارتانەکەمەوە سوپاسی کاکە ئاریان فەرەجەکەم سوپاسی دکتۆراکۆوەکەم کە ئەمڕۆ وەڵامی پرسیارەکانی ئەمەیاندایە و لەگەڵ وەڵامی پرسیاری ئەو بەڕێزانە ئەچینە لای ڕاپرسی دووهەمی ناو بەرنامەکە تکایە ئاگادار بن دووبارەیەکەمەوە هیوادارم دەنگدانتان لە ڕاپرسی دووهەمە لەسەر بڕیاری پێشوەختە و قەراری مسبەق نەبێ بەڵکو بە پشتدەستن بێت بەو پرسیارانەی خۆتان کردوتانە بەو پرسیارانەی من کردومە بەو مناقەشەیە و بەو بەرگری لە بۆچوونەی کە دوو میوانە بەڕێزەکەی دووجار بیر بکەرەوە خستویانەتە ڕوو ئایا هەڵبژاردننی پەرلەمان تەرازووی هێزی لە هەرێمی کوردستان گۆڕی هەڵبژاردننی 21 ئەیلولی ڕابردوو توانیوێتی تەرازووی هێز بە لە بەرچاوگرتنی مناقەشەی ناو بەرنامەکە دوای زیاتر لە 75 خولەک تەرازووی هێز بگۆڕێ هیوادارم برادرانی کۆنتترۆل لەگەڵ دەستپێکردن بە دەنگدان دەریخەن لەسەر شاشەکە ئایا هەڵبژاردننی پەرلەمان تەرازووی هێزی لە هەرێمی کوردستان گۆڕی بەڵێ نەخێر بڕیارم نەداوە کە ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن فەرمونون. ئایا هەڵبژاردننی پەرلەمان تەرازووی هێزی لە هەرێمی کوردستان گۆڕی بەڵێ نەخێر بڕیارم نەداوە بەڵێ سوپاستانەکەم وەکو ئەبینین لە ڕاپرسی دووهەمی ناو بەرنامەکە سەبارەت بەو پرسیارە 60% یاخود لە 60 ئەڵێ بەڵێ تەرازووی هێزی گۆڕیوە و لە 35 ئەڵێ نەخێر تەرازووی هێزی نەگۆڕیوە دوای زیاتر لە 75 خولە گفتوگۆی ناو بەرنامەکە و 5% بڕیاری نەداوە تکایە ڕاپرسی یەکەم لەسەر شاشەکە دەرکەوێ وەکو لە ڕاپرسی یەکەما دیارە بە نسبەت اختیاری بەڵێوە لە 42 ئەڵێن بەڵێ و لە 35 ئەڵێن نەخێر و 23 لە 100 بڕیاری نەداوە تەنها بوو ئەوەی بۆ بینەری بخەینەوە بەڵێ لە یەکەم ڕاپرسیە 42 لە دووهەم جارە بووە بە 60 و نەخێر لە یەکەم ڕاپرسیە 35 لە دووهەم جارە پێچە سوێنیان خوارد بێ هەر نەخێرە و بڕیارم نەداوە 23 لە دووهەم جارە بووە بە 5% دواتر ئەنجامی لە کاتی پەخشکردنی بەرنامەکە ئەنجامی هەردوو ئینەکەەوە ئێستش دەرکەوتە سەر شاشەکە کاگاریان زۆر بە کورتی دوا قسەی خۆت بەگشتی من ئەمەوێت تەنها تاکید لەوە بکەمەوە کە پرۆسەی دیموکراتی لە کوردستان بەردەوام بێت و بەم سەلاسەتە بەڕێوە بچێ مەسلەی گۆڕینی تەرازووی هێز ئەگەرێکە لە پێشمان وە هەموو جار ینی ئەشگۆڕێ و بەعکسی ئەوەش 4 ساڵ دوای ئەوە ئەگۆڕێ گرنگترین شت بەڕای من یەک جملەیە گرنگ ئەوەیە شتێک نییە لە کوردستان بە ناوی قۆرخی دەسەڵات شتێک نییە بە ناوی احتیکات چونکە ئەوانەی لە دەسەڵاتن هەر 4 ساڵ جارێ مەجبورن بچنەوە بەردەمی دەنگدەر داوای دەنگیان لێ بکەن و ئەوانەش کە لە ئۆپۆزیسیۆنن هەر 4 ساڵ جارێ فرسەتیان لەبەردەستە بچنەوە دەسەڵات سپاس دەکەم دو ڕستت کاک دکتۆر بەڵێ بە قەنەعەتی من ئەم دەنگدانش سلماندی ئەم ڕاپرسیش سلماندی کە خەڵقی کوردستان کەمە سمپڵێکە لێرە باوەڕی بەوە هەیە کە تەرازووی هێز گۆڕاوە زیادبوونی ڕێژەی دەنگەکانی ئۆپۆسیۆن زیادبوونی دەنگی بزوتنەوەی گۆڕان لە سلێمان و لە سلێمانی و هەولێر کەمبوونەوەی هێزی هەردوو هێزی دەسەڵات ئەمە سەرەتایەکە بۆ گۆڕانی هاوکێشەی سیاسی لە ئایندەیە بەڵات سپاس بۆ دکتۆر ئەم بەرنامەی لە هەولێر بۆ ئەو نەتیجەیە پێچەوانەوە فەرقی چییە لە هەولێر و سلێمانی هەموو خەڵکی کوردستان لە هەولێری شەبێت سپاس بۆ کاگاریان سپاس بۆ دکتۆراکۆ سپاس بۆ ئەو خوێندکارە بەڕێزانە کە لە پەیمانگای تەکنیکی بەختیاری و زانکۆی سلێمانیەوە حەزوریان هێنابوو لێرە بەشداریان کرد لە بەرنامەکە ئەمڕۆ قسەمان لەسەرەوە کرد هەڵبژاردننی 21 ئەیلول تا چەند دەتوانیوێتی تەرازووی هێز لە هەرێمی کوردستان بگۆڕێت تا بەرنمەیەکی تر و دوو جاری دیکە بیرکردنەوە بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوەدان بێت.